سەرچاوی گیانە باشیە تۆ سپاس بەڵە 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 ئەیاز کەرەمی عەزیز چۆنی برا ئەس هێرشم هێرش چۆنی برا تۆ باشی گەلێکی سپاس هەرساقی برا عەزیزی تۆ چۆنی باشی ئینشاڵڵا چاوە منی کاکە یاز ئەمڕۆ هاتنەوێ بە خێر و سەلامەت ئینشاڵڵا والله هەموو باشن الحەمدولله چاوت ماچەکەم شیوان سعید و هاریوان خیسان ڕاستراوێنە بۆ ئەمریندانە بەڵام لە دیا کرای لە دیا کران و لە دووشەمەوە دەستمان بە مانگرتن کردووە وەزمان دەرم خراپی ئەڕواتن هەر کەس لە بڵێتن وەزی مانگرتوان باشە وانە وەزەکە بۆ خراپە ئەوانەی لە ئاسایی گشتیمان وەزیان زۆر خراپە شێژیان زۆر خراپە ئەوان هیچ مافێک بەداخەوە ئێستا ئەوەی کە تۆ دێڵێ من هەمووی بڵاوەکەمەوە گەر خۆت ڕەزامەندی لەسەر بێ باش بەکو وەکو مەسەلەن وەکو خۆت پەیامەکە چییە دەتوێ ئێمە چی بگەینین ئێستا بۆی ڕێکۆردیکەین و بڵاویکەینەوە بڵێ هەمووی بڵێ بەوەی بەسەرێک و هەمووی بڵاوکەمەوە سەرەتا ڕاوەڕێزم هەیە بۆ ئەو خەڵکەی کە لە کەیسەکەی ئێمە هەر لەو پارێزەران و هەر لە هەندێک فراکسیۆنی پەرلەمان وەکو پێزەکەی ئێمەکەی سیاسی بوو ئێمە خاڵیش مافێکی یاسایی نەبوون لەوێ بەیە شکەندەی دەڕۆنی جەستەوی ئێمە دراوە بەگە نەدراوە ئیفادەکانی خۆی بخوێنی ئیفادەکانی ئێمە هەموو بگۆڕی بوون حکوومەتی زۆر ناڕەوا خوزا پاڵ ئێمە بە هیچ شێوەیەک من پیسە خۆش نابین ئەم مانگرتنەکەی ئێمەش هەر بۆ ئەوەیە لە کێوەمانتان کردووە لە ڕۆژی دووشەممەوە مانمان گرتووە و وەزی برادەرانی ئێمە خراپە هەر کەسێک دڵێک قسێک بکاتن وەزیان باشە وانێ ئەوەیان خراپە ئەمڕۆ لە ئاسایی گشتی نەقڵکران بۆ لێرە ئەو برادەران لەگەڵ من بۆ نەوان دەستیان زەمان کردبوو وەزیان زۆر خراپ بوو بەرەو خراپتریش هەڕووش لەبەر ئەمە زەمانەوەی من بە هەواری ئێمە وێنەوکە لینەکانی مافی برو لە پەرلەمانی هەرێن باش کاگە یاس کێوچێن لە ئاسایشەوە بران بۆ ئەوێ ئەمڕۆ کێوچێ بوون ئەمڕۆ سفرە بانگمان کرد من و شێروانی شیوان سەید و هاریوان هێستا گواسراوێنە بۆ محەبەی هەولێر بەڵام لەوێ زۆر داوامان کرد پێکەوەی ڕێگە نەدا پێکاری هەرێکمان بەردە شوێنێک ئێستا نازانم خەشێدان بووکێ ڕوچوە نازانم ئەو هاریوان شیوان بووکێ ڕوچوە لێکیا کران ئەو مافەی بە ئێمە نەدران زۆر سپاس دەست خۆش بێت ئێستا من بۆیان دەنێرم باش کاگە یاس ئەوە ژماری منە شتێکە بوو شکۆڕانکاری شتێکە بوو تەلەفۆنکە من لە خزمەتام باشە برا چاوت کاگە یاس بیدەمە میدیەکانی دیکەش ئاساییە با میدیەکانی دیکەش بڵاویکەنەوە ئاساییە تەواو باش باش سیاسیە پارتی لەشان کەشتەیە هیچ مافێکی ئەسەریمان نەبوو تاڕیداکاریکردنەکەی ئێمەش پێشتە ئێمە نەوترا بوو ئێوە دادگای دادگاریکردنەکە بە ئێمە نەوترا بوو سوفتار و دەبان کراین و هەملەوەش ڕێگە نەهێنرا قسە لەگەڵ پارێزەران بکەن ئەمە بە کورتی و کرمانی ئەو بڕیارێکی سیاسی بوو کاڵەلقێکی پارتی دەستیانە مەکتەب سیاسی پارتی دەستیان ئۆپەراسیۆنێکی بوو ئۆپەراسیۆنێکی لە ئەو دەنگانەی دادیان کە بە سیاسەکانی پارتی ساڵێ نەخێت
دەست خۆش کاگەیاز لە خزمەتم دەست خۆش کاگەیاز برای گیان لە خزمەتم